بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. نامی نامیلکە خوشتی ڕۆژەوانم ئاگاداری تاوان و سەرپێچەکان بە و لە یادت نەچێ کە ئەم پەرتووکە لە سەنتەری ڕۆشنبیری کارە لە وەرگێڕانی بەدەستکاریەوە دایکی سوننە، پێداچوونەوەی مامۆستا عەدنان بارام کەلاری، خوێندنەوەی ئومێد چالاک، مۆنتاژ و کارەدەنجیەکان هاوکار محەممەد حەسەن. پێشەچی الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين، نبينا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، خوشکە ژیرەکەم، زۆرن ئەو تەوباسانەی کە ئاراستەی تۆی بەڕێز دەکرێن و بەرگوێت دەکەون، جارێک لە بواری بیر و باوەڕ و جارێکی تر لە بواری پەروەردە، یان لە بواری مافی ژن و مێردایەتی و هەتا دوایی. بەڵام من ئەم جارەیان بەهۆی هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان لەم نامیلکەیەدا دەمەوێت چەند وتە و ئامۆژگاریەکت پێشکەش بکەم. وتە و ئامۆژگاریەکان وتەی کەسێکی دڵسۆزە بەرامبەر بە خوشتی خۆی و کەسێک کە لە دوا ڕۆژی بەرامبەرەکەی دەترسێت و هەموو خێر و چاکە و خۆشیەکی بۆ دەوێ. بۆیە داواکارم بە گوێی دڵ گوێبیستیان بیت و لە ژیانی ڕۆژانەتدا پیادەیان بکەیت و ڕەچاویان بکەیت بۆ ئەوەی بەهۆیانەوە بەویست و پشتیوانی خوای پەروەردگار سەرکەوت و سەرفرازی دنیا و دوا ڕۆژ بیت. ئامۆژگاریەکانیشم ئاگادارکردنەوەی تۆی گوێڕایەڵە لە تاوان و سەرپێچیانەی کە ڕەنگە لەم مانگە پیرۆزەدا تووشت ببن و چەند یارخستنەوەیەکی تۆی بەڕێزە، چونکە چاچی و تەندروستی تۆی ئافرەت، چاچی و تەندروستی تاک و کۆمەلگای موسڵمانانە. ئەی نەتزانیوە دایکان و خوشکان بەشێکی بنەڕەتی کۆمەلگان؟ و ئایا ئاشکرای بەڕێستان نییە کە کچانی موسڵمان و هاوسەری پیاوان هەر لە ئافرەتانن و خوشکانی باوکان و دایکانی بەڕێزیشمان هەر لەوانن؟ و ئەوەش ڕوونە لەلات کە ئافرەتان نیوەی کۆمەلگان و ئەو نیوەکەی تریش هەر لەوان دەبن؟ جائیتر چۆن دەبێت موسڵمان حەز لە خێر و چاکەیان نەکات و ئومێدی سەرفرازیانی نەبێت؟ خوشتی بە پێزوو مبارەکم، ڕەنگە بڵێیت واز بهێنە لەم قسانە، ڕەمەزان مانجی لێخۆشبوون و ڕەحمەتە و ڕزگاربوونە لە ئاگر. واز بهێنە لەم قسانت. ئەوە نییە دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە لە ڕەمەزان و دەرگاکانی ئاگردا دەخرێت؟ واز بهێنە لەم قسانت. ئەوە نییە شەیتانەکان کۆت دەکرێن و لە ڕەمەزاندا دەبەسترێنەوە؟ واز بهێنە لەم قسانت. ڕەمەزان شەوێکی تێدەکەوێت چاکترە لە 1000 مانگ. بەڵام من پێت دەڵێم خوشتی بەڕێزم بوەستە و پەلەمەکە، بۆچی لایەکی دەگریت و لاکەی ترواز لێ دەهێنیت؟ ئایا نەتبیستووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ڕب صائم ليس له من صيامه إلا الجوع ورب قائم ليس له من قيامه إلا السهر؟ واتە لەوانەیە ڕۆژوانی وا هەبێت جگەل لە برسێتی و تونیەتی هیچ بەشێکی تری بۆ نەمێنێتەوە لە ڕۆژوەکەی، و لەوانەیە کەسی وا هەبێت کە هەڵدەستێ بۆ شەو نوێژ جگەل لە هەڵسانەکە نەبێ هیچ بەشێکی بۆ نەمێنێتەوە. و ئایا نەتزانیوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لوتی ئەو کەسە بچێت بە خۆڵا کە ڕەمەزان بەسەریدا دێت و پاشان تەواو دەبێت و دەڕوات پێش ئەوەی خوا لێی خۆش ببێت؟ و ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرمووە هەر کەسێک واز لە درۆ و کارپێکردنی و کار و کرداری نەفامی نەهێنێت ئەوە خوای پەروەردگار هیچ پێویستی نییە بەوەی کە واز بهێنێت لە خواردن و خواردنەوەی؟
کەوابوو خوشی بەڕێزم نزیک بوونەوە لە خوای پەروەردگار تەواو و کامل نابێت بە ڕۆژوگرتن و واسێنان لە ئارەزوە ڕواڵەتیەکان وەک خواردن و خواردنەوە و جوود بوون ئللا دوای نزیک بوونەوە نەبێت لێی بەواسێنان لە هەوا و ئارەزووی پەنهانەکانی و دەروون لە درۆ و غەیبەت و قسەهێنان و بردن و گاڵتە و پێڕابواردن و فیز زلی و لە خۆبایی بوون و خۆبەرزکردنەوە لە زەویدا و سەرجەم ستەمکردنەکان ستەمکردن لە خۆت و لە جگە لە خۆت و لە کەسەکە بێت یان لە ماڵ و ناموسی کەسەکە بۆیە خوشتی گوێڕایەڵم هیوادارم ئاگاد لەم تاوان و سەرپێچیانە بێت لە ڕەمەزاندا. ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەو تاوانانەی کە پێویستە ئافرەتان لە ڕەمەزاندا زیاتر ئاگاداری بن. خوشکەکەم ئاگاداری تاوانەکانی زمان بە بەڕاستی هەندێک ئافرەتی موسڵمان ڕۆژ بە ڕۆژوو دەبەنە سەر و شەو بۆ شەو نوێژ هەڵدەستن بەڵام ئازاری پیاوان و ئافرەتانی موسڵمانان دەدەن و ناموس و کەسایەتیان دەکەن بە مەبەستێک بۆ ناوازەیی و بوارێک بۆ پێکەنین و گاڵتەجاری. بەڵام تۆ خوشتی موسڵمانم بزانە کە خوای پەروەردگار ئەفەرمێ إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد. سوورەتی قاف ئاەتی 18 واتە مرۆڤ هیچ شتێک نادرکێنێت ئللا چاودێری بەسەرەوەیە و دەیژمێرێت بۆی یان لەسەری. هەر بۆیە خوای باڵادەست دەفەرمێ وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون. کەواب و پێویستە لەسەر ئافرەتی کامەڵ و تێگەیشت و کە زمانی ڕابهێنێت لەسەر پاککردنەوە و پاک ڕاگرتن و قسە نەکات ئللا قسەی سوودبەخش و سوودمەند نەبێت بۆ خۆی و جگە لە خۆی و هەوڵ بدات لەگەڵ نەفسی خۆیدا لەسەر ئەم کارە تاکو ڕابێت لەسەر خێر و چاکە و ببێتە خوڕەو شتێک بۆی و دوور بکەوێتەوە لە خراپە و ببێتە شتێکی قێزەون و ڕقلێبوو لایدا. محەممەدی کوڕی واسیع بە مالیکی کوڕی دیناری وت ئەی باوکی یەحیا پاراستنی زمان قورس و گرانترە لای خەڵکیدا لە پاراستنی دینار و درهەم. و ئیبن عەباس ڕزای خوای لێبێت لەگەڵ زمانی خۆی دەدوا و دەیفەرموو ئەی زمان خێر و چاکە بڵێ دەستکەوتت دەبێت یان بێدەنگ بە لە شەڕ سەلامەت دەبیت. کەواب و وریا بە خوشکەکەم لەوەی کە زمانت بەڕەهایی بدوێت لە شتی پوچەڵ و ئازاردانی موسڵماناندا. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرموویەتی إن العبد يتكلم بالكلمة ما يتبين فيها يزل بها إلى النار أبعد مما بين المشرق والمغرب. واتە لە ڕاستیدا ڕەنگە بەندە و شەیەک بڵێت بەبێ گوێ پێدانی کەچی دەیخاتە ئاگری دۆزەخەوە زیاتر لە دووری نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوە. و لە عەقەبەی کوڕی عامرەوە ئەفەرمێت وتم ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چی سەرفرازمان ئەکات؟ ئەویش فەرمووی ئەمسک عەلەیکە لیسانەک وەلیەسعەکە بەیتوکە وەبکی عەلا خەتیئەتیک. واتە زمانت بگرە و بمێنەوە لە ماڵەکەتدا و بگری لەسەر هەڵە و تاوانەکانت. پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەبارەی ئەوەی کەچی زۆرینەی خەڵک دەباتە ئاگرەوە. ئەویش فەرمووی ئەلفەم والفەرج واتە دەم و عەورەت. و کاتێک کە معاذی کوڕی جەبەل پێی فەرموو ئایا ئێمە تاوانبار دەبین لەسەر ئەوەی کە دەیڵێین؟ ئەویش فەرمووی ئەی معاذ لەبار دایکت بڕۆی شتایەی ئایا خەڵکی ناخرێنە ئاگرەوە لەسەر ڕوویان یان فەرمووی لەسەر لوت ئللا لە دەرەنجامی زمانیان نەبێت. و پێغەمبەری خوا هەواڵی داوە کە زینای زمان قسەکردنە واتە وتە و قسەی پوچەڵ و خراپە. هەر بۆ ئەمەشە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نەهی دەکات لەوەی کە ئافرەت وەصفی ئافرەت بکات بۆ مێردەکەی چونکە وەکو ئەوە وایە کە سەیری بکات
ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ ئافرەتێکی تر وەسف نەکات بۆ مێردەکەی هەروەک ئەوەی سەیری بکات. ئەم تڕاکە بە کۆتا هات. خوشکە ژیرەکەم ئامان وریای درۆ بە. خوشکە ژیرەکەم بۆچی ئەبێت سووربین لەسەر درۆ لە کاتێکدا درۆکردن سیفەتێکی بەخراب باس کراوە و ئافاتێکی ترسناکە و زەرمەند دەبیت ئەو کەسەی کە مبتەلا دەبێت پێیەوە چونکە زیان لە ئاین و دنیای دەگەیەنێت. ئایا خوشکەکەم گوێت لە فەرموودەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بووە کە ئەفەرمێ وریا و ئاگادارتان دەکەمەوە لە درۆ چونکە درۆ سەردەچێشێت بۆ تاوان و خراپەکاری و تاوان و خراپەکاریش سەردەچێشێت بۆ ئاگری دۆزەخ و بەڕاستی کەسی وا هەیە ئەوەندە درۆ دەکات تاکو لای خوای پەروەردگار ناوی دەنووسێ بە درۆزن. ئایا خوشکە بەڕێزەکەم پێت خۆشە لای خوای گەورە بنووسرێت درۆزن؟ پێت خۆشە بنووسرێت فڵانی درۆزن و لە ڕۆژی دواییدا بانگ بکرێیت فڵان کەسی کچی فڵان کەسی درۆزنە؟ ئایا دەزانیت خوشکەکەم درۆ یەکێکە لە سیفەتەکانی دووڕوان؟ بەڵێ سوێن بەخوا درۆ یەکێکە لە سیفەتی دووڕوان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ چوار شت هەن هەر کەسێک تێیدا بن ئەوە دووڕوویەکی تەواوە و هەر کەسێک یەک سیفەتی لەوانە تێیدا بێت ئەوە سیفەتێکی دووڕوانی تێدایە تاکو وازی لێدێنێت ئەوەش کە قسە دەکات درۆی تێدا دەکات و ئەگەر سپاردەیەکی پێبسپێردێت خیانەتی لێ دەکات و ئەگەر دژایەتی کرا زیادە ڕەوی دەکات لە بەرامبەرەکەی و ئەگەر پەیمانێک بدات غەدر و خیانەتی تێدا دەکات. و وریا بە خوشکەکەم لە شایەدی درۆ چونکە ئەم کارە لە تاوانە گەورەکانە. هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئایا هەواڵتان نەدەمێ کە گەورەترینی تاوانە گەورەکان چین؟ شەریک و هاوڵ بڕیاردان بۆ خوا و ئەزیەتدانی دایک و باوک وەلەو کاتەدا پاڵیدا بۆ و دانیشت پاشان فەرمووی وریابن لە وتەی درۆ وریابن لە شایەدی درۆ وتیان بە بەردەوامی دووبارەی دەکردەوە تاکو وتمان خۆزگە واز بێنێت. ئەم تڕاکە بە کۆتا هات. خوشکە بە هەزرەکەم وریای غەیبەت بە. خوشکەکەم وریای غەیبەتکردن بە چونکە ئافاتێکی ترسناکە لە ئافاتەکانی زمان و پەروەردگارمان نەهی لێ کردووە لە کتێبە پیرۆزەکەیدا و ئەنجام دەرەکەی شوبهاندووە بە بخۆری گۆشتی براکەی بە مردوویی. خوای باڵا دەست فەرموویەتی ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه. واتا هەندێکتان غەیبەتی هەندێکی ترتان مەکەن هەر یەک لە ئێوە حەز دەکات گۆشتی براکەی بخوات بە مردویەتی لەگەڵ ئەوەشدا حکمی غەیبەت حرامە و هەروەها توشبوونە پێیەوە وای لێ هاتووە کۆڕ و کۆمەڵ دەبەسترێت بە مەبەستی غەیبەت و باسکردنی ناموسی خەڵکی. پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم پێناسەی کردووە لە فەرموودەکەیدا کە تێیدا هاتووە بە هاوڵانی فەرمووە ئەتەدرونە مەلغەیبە واتە ئایا ئەزانن غەیبەت چییە؟ ئەوانیش وتیان خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دەزانن. ئەویش فەرمووی
ئەوەیە کە باسی براکەت بکەی بە شتێک کە پێی ناخۆش بێت. هاوڵان پێیان فەرموو ئەی ئەگەر ئەوەی کە وتمان لە براکەماندا هەبوو، پێغەمبەری خواش صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر ئەوەی کە وتت تێیدا بوو ئەوە غەیبەتیت کردووە، بەڵام ئەگەر تێیدا نەبوو ئەوە بهتانت بۆ کردووە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێک کە شەوڕەویم پێکرا بەلای کەسانێکدا تێپەڕیم نینۆچیان هەبوو لە فافۆن دروست کرابوو، دەم و چاو و سنجی خۆیانیان پێ دەڕوشان. منیش وتم ئەی جبریل چێن ئەو کۆمەڵە؟ ئەویش فەرمووی ئەو کۆمەڵە ئەوانن کە گۆشتی خەڵکی دەخۆن و قسە لە ناموسیان دەکەن. ئەم تڕاکە بە کۆتا هات. خوشکەکەم نەکەی وتەی ئەم بۆ ئەو ببەیت بە مەبەستی ئاشوبنانەوە لە نێوانیاندا، واتە ئەننەمیمە. نەمیمە ئەوەیە کە وتە و قسەی هەندێک لە خەڵکی ببەی بۆ هەندێکی تریان بە شێوەیە کە فیتنە و ئاژاوە بنەیتەوە لە نێوانیاندا. خوای پەروەردگار پەیمانی داوە بە خاوەنەکەی بە وەیل وەکو سزادانێک بۆی. ئەوە تا خوای پەروەردگار ئەفەرمێ وەیل لكل همزة لمزة. ئەڵێن ئەلهومەزە واتە قسەهێنەر و قسەبەرە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەو کەسەی کە قسە بهێنێت و قسە ببات ناچێتە بەهەشتەوە. ئەم تڕاکە بە کۆتا هات. ئامان خوشکەکەم خۆت لە دووڕوویی بپارێزە. ئامان خوشکەکەم خۆت لە دووڕوویی بپارێزە. وریا بە خوشکە ژیرەکەم لە دووڕوویی، ئەوەی کە بۆ لای کۆمەڵێک بەڕوویەکەوە دێت و بۆ لای کۆمەڵێکی تر بەڕوویەکی ترەوە، چونکە ئەو سیفەتە کار و حاڵی دووڕوانە. خوای پەروەردگار ئەفەرمێت مذبذبین بین ذلك لا إله هؤلاء ولا إله ومن يضلل الله فلن تجد له سبيلا. وبيغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي خرابترين و شرطريني خلچي لاي خواي پروردگار لروجي دوائيدا دوروانن، ئەوانەی کە دێت بۆ لای کۆمەڵێک بەڕوویەکەوە و بۆ لای کۆمەڵێکتر بەڕوویەکی ترەوە، بەواتای ئەوەی کە وەسفی کەسێک دەکات لە ڕووەوە و زیادەڕەوی دەکات لە مەبەستێکی دنیاییدا، پاشان لە نادیاری و ئامادە نەبوونیدا بە خراپە لە لای خەڵکی باسی دەکات و عیبداری دەکات. ئەم تڕاکە بە کۆتا هات. خوشکەکەم نەکەی لەوانە بیت کە نەفرین و جینێ و دانیان کردۆتە پیشەیان. ئافرەتی موسڵمان زمانی پاکە، زمان پاک و گفتار جوانە، نەفرین و جوێن و قسەی ناشیرین ناناسێت. ئاینی ئیسلام پەروەردەی کردووە شەرمن و خۆپارێز و ڕەوش جوان و ئاکار جوان بێت. خوشکەکەم فەرمودەیەکی زۆر هاتووە لەسەر خراپی نەفرین واتە لەعنەت و جنێودان، لەوانەش فەرمودەی نەفرینکردن لە کەسی ئیماندار وەکو کوشتنی وایە، و ئەم فەرمودەی کەسی ئیماندار تانە و تەشەردەر و لەعنەتچی و دەمپیس نییە، و ئەفەرمێت ئەوانەی کە لەعنەت دەکەن نە شەفاعەت دەکرێن و نە لە شەهیدان دەبن لە ڕۆژی دواییدا. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی کردووە لە نەفرینکردن لە ئاژەڵان و لەبا، ئەوەش بۆ ئەوەی زمانی موسڵمان پاک بێت و هیچ شتێک لە کەدار و لێڵی نەکات.
و سەبارەت بە جوێندان ئەم کارە بەڵگەیە لەسەر سەریع تووڕەبوون و پەلەکردن و جێلی. هەر لەم بارەیەشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت جنێودان بە کەسی مسلمان فاسقیەتیە و جەنگانیش لەگەڵیدا کوفرە. هەروەها نەهی دەکات لەوەی کە جوێن بدرێت بە ئاژەڵان و دەفەرمێت جوێن و قسە مەکەن بە کەڵەشێر چونکە بە خەبەرتان ئەهێنێتەوە بۆ نوێژ. و هەروەها نەهی دەکات لە جوێندان و قسەکردن بە نەخۆشی و ئەفەرمێت جوێن و قسە مەکە بەتا چونکە تاوانەکانی نەوەی ئادەم دەبات و ناهێڵێت هەروەکو چۆن کوورە پیسی ئاسن لا دەبات و نایهێڵێت. کەوا بوو ئەگەر جوێندان و قسەکردن بە ئاژەڵان کە عەقڵیان نییە نەهی لەسەر بێت لە شەریعەتی ئیسلامدا، جا چۆن جوێندان و قسەکردن بە منداڵان و باو باپیران و خێزان و هاوڕێیان و خزمەتکار دروستە و نەهی لەسەر نییە، بەڵکو چۆن بێت بۆ ئەو کەسەی کە پەنا بەخوا جوێن بەخوای پەروەردگار و پێغەمبەرەکەی دەدات. کەوا بوو خوشکەکەم لە خوا بترسە و واز بێنە لە لەعنەتکردن و جوێندان و قسەی خراپ. ئەم تڕاکە بە کۆتا هات. خوشکە ژیرەکەم ئامان وریای مۆسیقا و گۆرانی بە. خوشکەکەم پرسیارێکت لێ دەکەم، ئەگەر ڕۆژی دوایی بێت گۆرانی لەکوێ دەبێت؟ ئایا لەگەڵ حەقدایە لە پەڕ و نامەی چاکەکاندایە؟ یان لەگەڵ ناڕەواییدایە و لە پەڕە و نامەی تاوان و سەرپێچیەکانە؟ خوای بەرز و بڵند ئەفەرمێت ومن الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله بغير علم ويتخذها هزوا أولئك لهم عذاب مهين. ابن مسعود رضای خوای لێبێت لە تەفسیری لەهو الحدیثی دا دەفەرمێت سوێند بە ئەڵڵاه ئەمە گۆرانیە. گۆرانیش لەو ئافات و بەڵا بەربڵاوانەیە کە کەوتۆتە هەموو ماڵێکەوە، مەگەر کەسێک خوا ڕەحمی پێکرد بێت کە ئەوەش لە گەورەترین هۆکارەکانی دڵڕەقیە و پشتەڵکردنە لە زیکر و یادی خوای پەروەردگار و خوێندنەوەی قورئانە پیرۆزەکەی خوای پەروەردگار و خۆشەویستی لاواز دەبێت لە دڵی خاوەنەکەی و خۆشەویستیەکە بۆ خوێندنەوەی قورئانەکە بێت یان گوێ لێگرتنی بێت و هەروها غەیرە لاواز دەکات لە دڵدا. هەر بۆ ئەمەشە زانایان ناویان لێناوە بەوەی کە ڕێخۆشکار و ڕێڕەوی داوێن پیسیە و شمشاڵی شەیتانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت کۆمەڵانێک لە ئومەتەکەم دەبێت و دەردەکەون کە داوێن پیسی و ئاوڕێشم و مەی و ئامێرەکانی گۆرانی و مۆسیقا حەڵاڵ دەکەن. کەوا بوو خوشتی مسلمانم لە خوا بترسە و دڵت پاک بکەرەوە لە خۆشویستنی گۆرانی و پێویستە لەسرت دەست بگریت بە قورئانی پیرۆزەوە، چونکە ئەمە ڕووناچێکی ڕوونە و ڕێگەیەکی ڕاستە و بەرنامە ڕێک و دروستەکەی خوای پەروەردگارە کە هەر کەسێک یەک پیتی لێ بخوێنێتەوە بۆی دەبێت بە چاکە و چاکەش دەبێت بەدەی هاوشێوەی خۆی، بەڵێ چاکەش دەبێت بەدەی هاوشێوەی خۆی. کەوا بوو بە نیعمەتێکی گەورەی بزانە و بە بەڕێسترین نێردراوی بزانە. ئەم تڕاکە بە کۆتا هات. خوشکە سەنجینەکەم ئاگاد لە گاڵتە پێکردن بێت بە دەستە خوشکەکانت یان بە هەر کەسێکی تر. خەڵکی هەموو لە باوکە ئادەمن و باوکە ئادەمیش لە خۆڵ دروست کراوە، کەواتە ئایا لایەقە بۆ کەسێک کە ئەسڵەکەی خۆڵ بێت گاڵتە بکات بەوانی تر؟
خوای پەروەردگار ئەفەرمێت يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون واتای گاڵتە پێکردنیش ئەوەیە کە کەسێک بێقەدر و بێنرخ بکەیت یان کەسێک ئاگادار بکەیتەوە لەسەر عیب و کەم و کورتی یەکێکی تر بە شێوەیەک کە پێی پێ بکەنێت جاری واش بە وتە دەبێت و جاری واش بە جێڕانەوە و باسکردنی لە کردار و گفتار دوجاریش بە ئیشارەت و ئاماژە پێکردن. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێت لاسایی کەسێکم کردەوە لە پێش پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم ئەویش پێی فەرمووم سوێند بەخوا حەز ناکەم و پێت خۆش نییە لاسایی کەسێک بکەمەوە و ئەوەندە و ئەوەندەشم هەبێت کەوا بوو خوشی موسڵمانم لەخوا بترسە و پارێزگاری بکە لە ئاینەکەت و ئاگاداریش بە لەوەی کە گاڵتە و ڕابوێری بکەی بە یەکێک لە بەندەکانی خوددا بە تایبەت ئەهلی چاکە و ئەوانەی کە بەردەوامن لەسەر جێبەجێکردنی ئاین و پابەندن پێوەی. شەیخی بەڕێز و پایە بەرز ئیبن باز بە ڕەحمەت بێ ئەفەرمێت گاڵتەکردن بە ئاینی ئیسلام یان هەر شتێک لە ئاینی ئیسلام کوفری گەورەیە و هەر کەسێکیش گاڵتە بکات بە خاوەن ئاین و ئەوانەی کە پارێزگاری دەکەن لەسەر نوێژەکانیان بەهۆی دینداریەکەیانەوە و پارێزگاریان لەسەر ئاینەکەیان ئەوانە بە گاڵتەکردن بە ئاین دەژمێردرێت. بۆیە ئەو جۆرە کەسانە دروست نییە لەگەڵیاندا دابنیشیت و هاوڕێتیان بکەیت بەڵکو ئەبێت ئینکاریان لێ بکرێت و وریا بکرێنەوە لەو کارەیان و لە هاوڕێتی کردنیان. ئەم تڕاکە بە کۆتا هات.
ئافرەتان لە ڕەمەزاندا سەرپێچی ئافرەتان لە ڕەمەزاندا بەڕاستی سەرپێچی ئافرەتان لە ڕەمەزاندا زۆرن و هەمە جۆرن هەیانە پەیوەستە بە ڕۆژۆوە هەشیانە پەیوەستە بە شەو نوێژ و تەڕاوی حەوە و هەشیانە سەرپێچی گشتیە و ئافرەتان ئەنجامی دەدەن لە ڕەمەزان و جگە لە ڕەمەزاندا پێویستیش لەسەر ئافرەتی موسڵمان ئەوەیە کە لە ڕەمەزاندا و لە جگە لە ڕەمەزاندا واز لەو سەرپێچیانە بێنێت بۆیە پێم خۆش بوو هەندێک لەو سەرپێچیانەی کە زۆرینەی ئافرەتان لە ڕەمەزاندا تێی دەکەون و تووشی دەبن بخەمەڕوو بەڵکو لێی بە ئاگا بن و وازیان لێ بهێن و تەوبەیان لێ بکەن و بگەڕێنەوە بۆ لای پەروەردگاریان لەوانەش یەکەم پێشوازیکردنی هەندێک لە ئافرەتان بۆ ڕەمەزان هەوروەکو چۆن پێشوازی لە مانگەکانی تری جگە لە ڕەمەزان دەکەن بۆیە دەبینیت نەنیەتێکی چاچیان هەیە و نەعەزیمەتێکیشیان هەیە لەسەر تاعەت و عیبادەتەوە و نەش تەوبەیەکی ڕاست دەکەن لەسەر تاوانەکان و بڕیاری ئەوەشیان نەداوە کە ئەم مانگە بکەنە سەرەتایەک بۆ گەڕانەوە و واسێنانی لە تاوان دووەم و یەکێکتر لە سەرپێچیەکانی ئافرەت لە ڕەمەزاندا ئەوەیە کە ڕەمەزان دەکەنە مانجی خواردن و خواردنەوە دەبینیت هونەری لە شتومەچی خواردن و سکتێرکردن و زۆرخۆری دەکات و بەشی زۆری ڕۆژەکەی لە چێشخانەی ماڵەکەیدا بەسەر دەبات هەموو ڕۆژێک هونەری لە ئامادەکردنی خواردنی تازە زیاد دەکات و لەم کارەشیدا پشت بە هەنێک کتێبی ئامادەکراو دەبەستێت لە هونەری چێژلێنان و ئامادەکردنی بە شێوەیەک لێ نابێتەوە لە دروستکردنی ئەم خواردنانە و ئامادەکردنی خواردنەوەکان ئیلا تۆزێک پێش مەغریب نەبێت بە چەند دەقیقەیەک و بەم شێوەیە ڕۆژەکەی بە تەواوی دەفەوتێت بەبێ ئەنجامدانی زیکر یان عیبادەت یان قورئان خوێندن یان فێربوونی ئەوەی کە پێویست ببێت و بزانرێت لە حکومەکانی ڕۆژوو کاری سەرسوڕهێنەریش ئەوەیە ئەو خواردنەی ئەو ئافرەتە گرانترین و بەهادارترین کاتی تێدا بەسەر بردووە جگەل لە کەمێکی نەبێت کە ناخورێت پاشان دوای ئەوە فرێ دەدرێتە چیسەی زبڵەوە بەڵام خوشکەکەم بۆ خۆڕزگارکردن لەم کارە هەڵەیە دەتوانین ئەم کردارانەی خوارەوە ئەنجام بدەین ئەلیف دەست بەخۆوە گرتن و کەم ڕەبیکردن لە ئامادەکردنی خواردن و خواردنەوە نەکردنی بەشێکی زۆر لە خواردن با ئیکتیفاکردن بە جۆرێک یان دوو جۆر خواردن جیم ئامادە نەکردنی ئەو خواردنانەی کە پێویستی بە کاتێکی زۆر هەیە دال ئافرەتانی ماڵێک یارمەتی یەکتر بدەن لە نێوان خۆیاندا هەر جارە و یەکێکیان کارەکان ڕابپەڕێنێت بەڵام ئەوانی تر خەریکی عیبادەت و زیکرکردن و قورئان خوێندن بن سێیەم لە سەرپێچیەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا سەردانکردنێکی زۆرە لە نێوان یەکتردا بەم کارەیان کاتێکی زۆر دەفەوتێنن کە دەتوانن بەرووبوومی کرداری چاکە بەدەستبێنن لە نزیک بوونەوەیان لە خوای پەروەردیگار بۆ نمونە سەردانێک کە یەک کاتژمێری پێدەچێت ئەم کاتژمێرە ئافرەت دەتوانێت دوو جوزئی تەواوی قورئانی پیرۆزی تێدا بخوێنێت بەم شێوە دەتوانێت لە مانجی ڕەمەزاندا دووجار ختمی قورئانی پیرۆز بکات تەنها بە ئیستیغلالکردنی ئەم یەک کاتژمێرە ئیتر چۆن ئەگەر سەردانکردنەکە درێژ بێتەوە بۆ چەند کاتژمێرێکی دوور و درێژ چوارم یەکێکی تر لە سەرپێچیەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا ئیستیغلالکردنی تەلەفۆنە بۆ غەیبەتکردن و قسەهێنان و بردن و گاڵتەجاری بە خواردنی عێرض و ناموسی پیاوان و ئافرەتانی موسڵمان ئەم کۆمەڵە ئافرەتانە خوای پەروەردگار نیعمەتی خۆی ڕشتووە بەسەریاندا بەوەی کە کەسێک خزمەتکاری دەکات و ناڕەحەتی و زەحمەتی چێژلێنان و پاکردنەوەی گرتۆتە ئەستۆ لە بڕی ئەوەی کە شوکری خوای پەروەردگار بکەن و عیبادەت و تاعەتی خوا بکەن لەم مانگەدا کەچی دەبینیت کاتەکانیان بە فیڕۆ دەدەن و لەدەست دەدەن بە وتی و غەیبەتکردن و قسەهێنان و بردن و درۆکردن و بوهتانکردن و ئەگەر قسە بکەیت لەگەڵ هەر یەکێکیاندا ئەوە ئەڵێن سنجی خۆمان فراوان و ئاسوودە دەکەین ئای لە بوێری ئەم ئافرەتە ئایا ئەم فەرموودەی پێغەمبەری خوات صلی الله علیه وسلم نەبیستووە هەر کەسێک واز لە قسەی درۆ و کارپێکردنی و کار و کرداری نەفامی نەهێنێت ئەوە خوای پەروەردگار هیچ پێویستی بەوە نییە کە واز بێنێت لە خواردن و خواردنەوە کەوا بوو پێویستە لەسەر ئەم کۆمەڵەیە کە لە خوای پەروەردگار بترسن و دەست هەڵگرن لە خواردنی گۆشتی موسڵمانان و ناموسیان
و ئەگەر واز نەهێنن ئەوە تەنها ئەمەیان بۆ دەمێنێتەوە کە لەم فەرموودەی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم هاتووە: رب صائم حظه من صيامه الجوع والعطش. پێنجەم، یەکێکی تر لەسەر پێچیەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا نەفامی و نەزانین بە ئەحکامەکانی ڕۆژوەوە. ئەم ئافرەتە ڕۆژوو دەگرێت هەروەکو چۆن جگەلەوەی ڕۆژوەکەی وەکو عادەت و بابێک ئەنجام دەدات. دەبینیت نە پێویستەکانی ڕۆژوو دەناسێت، نە سونەتەکان و ئادابەکانی و نە بەتاڵکەرەوەکانی، و ئەم جۆرە ئافرەتەش بە بێگومان ئەگەری ئەوەی هەیە کە بکەوێتە زۆرینەی تاوانەکانەوە. شەشەم، و لە سەرپێچەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا خۆسەرقاڵی کردنیانە بە پێشبڕچێ و زنجیرە فلیمەکانەوە و جگە لەمانە لە بەرنامە بێنرخەکان، و ئەم ئافرەتە زۆرینەی کاژمێری شەوانی بە سەیرکردنی ئەم شتانە بەسەردەبات. لە کاتێکیشدا ئەولاتر وایە بۆی کە ئەو شەوەی زیندوو بکاتەوە بە عیبادەت و زیکر و شکر و خوێندنەوەی قورئانی پیرۆز و بە پەرستش بەسەری ببات. هەفتەم، یەکێکی تر لەسەر پێچیەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا ڕۆیشتنی ئافرەتانە بە تەنها لەگەڵ شوفێرەکاندا بۆ ناو بازاڕ، لەگەڵ دانەپۆشراویتان داپۆشینێکی تەواو. بەم کارەیان تاوانێکی زۆر بەدەستدێنن. لەوانە مانەوەی بە تەنها لەگەڵ شوفێرەکاندا لە کاتێکدا کە لە ئەهلی علم فتوایان داوە بە حرامەتی ئەم کارە، و لەوانەش خۆ دانەپۆشین و دەرخستنی هەندێک جوانی و ڕازاوەیەک کە خوا فەرمانی کردووە بەداپۆشتنی، و هەروەها توشکردنی جگە لە خۆی بە فیتنە و خستنیە ئەوەی کە تووشی سەیرکردنی حرامی ببن، و لەوانەش بوون بەهۆی ئەوەی کە گومانی خراپی پێ ببرێت، هەرچەندە ئافرەتێکی پاک و خۆپارێزیش بێت و مەبەستی خراپی نەبێت. خاڵی هەشتەم، یەکێکی تر لەسەر پێچیەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا زۆر ڕۆیشتنیان بۆ بازاڕەکان و هاتوچۆکردنیان بە نێو بازاردا بەبێ زەرورەت و پێویستی، و زۆرینەی ئافرەتان بە تەنها دەڕۆن بۆ بازار و خەڵوە لە نێوان خۆی و فرۆشیارەکەدا ڕوودەدات لە فرۆشگاکەدا، و بەم کارەی خراپەیەکی گەورە ڕوودەدات لە قسەی خۆشکردن لە نێوان ئافرەت و فرۆشیارەکەدا و سەیرکردن و ڕەنگە بگاتە دەست پێوەدان و تێکەڵبوون و جگە لەمانش لە شەڕ و خراپەکاریەکان کەواب و خوشی ئازیز و بەڕێزم. پێویستە لەسەر ئافرەتی ڕەوشبەرز و پاک دوور بکەوێتەوە لە شوێنی گومان، و دوور بگرێت لەو شوێنانەی کە تێکەڵاوی و سیرکردنی فرۆشیارانی تێدا ڕوودەدات و بەرامبەر بە تۆ، و پابەند بێت بە پۆشاچی حەیا و حیشمەتەوە، تاکو تەمەعکاران تەماحی تێنەکەن یان خراپەکاران هێرشی بۆ نەبن. نۆیەم، لەسەر پێچیەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا ڕۆیشتنی هەندێک لە ئافرەتانە بۆ مزگەوت بۆ ئەنجامدانی نوێژی عیشا و تەراویح بە تەواوی خۆڕازاوەیی و بۆن خۆشکراوی و خۆ دەرخستن و سفوریەوە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێت هەر ئافرەتێک خۆی بۆن خۆش بکات و پاشان دەربچێت بۆ مزگەوت، نوێژەکەی لێوەرناگیرێت تاکو خۆی نەشوات. و ئەفەرمێت هەر ئافرەتێک خۆی بۆن خۆش بکات و پاشان دەربچێت و تێپەڕ بێت بەلای خەڵکێکدا و بۆنی ببیستن، ئەوە وەکو ئەوە وایە کە داوێن پیسی کردبێت و هەموو چاوێکیش داوێن پیسی دەکات. کەواب و خوشی مسلمانم لە خوا بترسە، و نەفسی خۆت مەخەرە تاوانەوە و برزانە ئەوەی کە لە لای خوای پەروەردگار لە ڕەحمەت و لێخۆشبوون و ڕزگاربوون لە ئاگر بەسەرپێچی بەدەست نایەت، بەڵکو بە گوێڕایەڵی و پابەندبوونت بەدەستێت بەوەی کە لە قورئان و سنەتدا هاتووە. خاڵی دەیەم، یەکێکی تر لەسەر پێچیەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا تێکەڵبوونیانە لەگەڵ پیاواندا لە کاتی دەرچوونیان لە مزگەوت دوای نوێژی تەراویح، لە کاتێکدا پێویستە لەسەریان پێش پیاوان بکەون لە دەرچوونیان لە مزگەوت، ڕێکردنیان بە کەنار و لێواری ڕێگا و بانەکاندا بێت، چونکە ئەم کارە باشتر و سترترە بۆیان. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەو ئافرەتانی کە بینیانی تێکەڵبوونە لەگەڵ پیاواندا فەرمووی بدەنە کەنار و لێواری ڕێگا و لاکەون، بدەنە کەنار و لێواری ڕێگا و لاکەون، چونکە بۆ ئێوەی ئافرەت نییە ڕێکردن بە ناوەڕاستی ڕێگادا، بەڵکو پێویستە لەسەرتان کەنار و لێواری ڕێگا بگرن. 11. و لەسەر پێچەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا ساردبوونەوەی ئافرەتان لە عیبادەت و زیکر کاتێک کە تووشی سووری مانگانە یان زەیستانی دەبن، لەگەڵ ئەوەشدا کە ئەو ئافرەتەی کە تووشی بووە دەتوانێت قورئان بخوێنێت و گوێی لێ بگرێت،
و هەروەها دەتوانێت زۆرێک لە تاعەت و عیبادەتەکان ئەنجام بدات لە کاتی سووری مانگانەکەیدا، وەکو بەردەوامبوونی لەسەر زیکرکردن و پاڕانەوە و خوێندنەوەی کتێبە سوودبەخشەکان و گوێگرتن لە بەرنامەی قورئانی پیرۆز و جگە لەمانە لە کارە سوودبەخشەکان. 12 و لە سەرپێچیەکانی تری ئافرەتان لە ڕەمەزاندا فەوتاندن و لە دەستدانی دەشەوی کۆتایی ڕەمەزان بۆ خۆ ئامادەکردن و پێشوازیکردن لە جەژن، ئەوەش بەهات و چۆکردن و گەڕان بەناو بازاڕەکاندا بۆ کڕینی جلوبەرجی تازە یان هات و چۆکردن لەسەر خەیات و کاروبارە ئافرەتیەکان. ئەم کارەش پێچەوانەی ڕێگا و ڕێبازی پێغەمبەری خودایە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دە ڕۆژی کۆتاییدا هەوڵ و کۆشتێکی وای دەکرد کە لە جگە لەودا نەیداوە، عیبادەت و تاعەتێکی تایبەتی تێدا ئەنجام دەدا کە لە 20 ڕۆژی پێشوویدا ئەنجامی نەدەدا. ئەمەش لەبەر ئەوەی کردارەکان بە پێی کۆتاییەکەیانە و لەبەر ئەوەش کە شەوی قەدر ئومێد وایە کە لە دەیەمی کۆتایی بێت و بە تایبەت لە شەوە تاکەکانی ئەم مانگەدا. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر دەی کۆتایی بەهاتایە خۆی لێ تون دەکرد و خۆی دەپێچایەوە و شەوەکانی زیندوو دەکردەوە و ئەهلەکەشی بەخەبەر دەهێنایەوە. و لە ڕیوایەتێکی تر هەر لەوەوە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەوڵ و کۆشتێکی وای دەکرد لە دەی کۆتایی کە لە جگە لەو کاتەدا نەی دەکرد. کەوا بوو خوشکە بە ڕێزەکەم، خوشکە دڵسۆزەکەم سوور بە لەسەر ئەم شەوە مبارەکانە و با تەنها لەبەر خاتری خوا بێت و زیندویان بکەرەوە بە نوێژ و بەهەستان بۆ شەو نوێژ و تەراویح و زیکرکردن و پاڕانەوە و قورئان خوێندن و سەدەقەکردن. و سەبارەت بە جلوبەرجی جەژن لە پێش ڕەمەزان بیکڕە خوشتی ئازیزم، یان لە سەرەتای ڕۆژانی ڕەمەزاندا نەک لە کۆتاییەکەی خوای پەروەردگار بەرەکەت بخاتە تەمەن و کردارتەوە. 13 یەکێکی تر لە سەرپێچیەکانی ئافرەتان لە ڕەمەزاندا شەو نەخەوتنە تاکو دەرکەوتنی سپێدە یان تاکو کاتژمێرەکانی یەکەمی بەیانی، پاشان خەوتنی دوای ئەم کاتە تاکو نیوەڕۆ یان عەسر. خەوی بەیانیان جەستە هیلاک دەکات و مرۆڤ تەممەڵ و سارد و سوڕ دەکات. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم حەزی لە گفتوگۆ و دانیشتن و قسە و باسی دوای ئیشا نەدەکرد. ئەگەر هاتوو ئافرەتان شەو و خونیان کرد لەسەر ئەو کارانەی کە حرامن، وەکو گوێگرتن لە گۆرانی و سەیرکردن و متابعەکردنی ئەو قەناتانەی کە ڕووتی و بەڕڵایی بڵاو دەکەنەوە و ئارەزوو غەریزە دەور و ژێنێت، مانەوەی شەو نەخەوتن لەم کاتەدا حرامە و حرامێکی تند و سەختیش. 14 لە خاڵی 14دا یەکێک لەو سەرپێچیانەی ئافرەتان لە ڕەمەزاندا هاندانی منداڵان لەسەر ڕۆژ و نەگرتن لە ڕەمەزاندا. لەگەڵ ئەوەی کە توانایان هەیە ڕۆژوو بگرن، ئەم کارەش پێچەوانەی ڕێگە و ڕچکەی سەلەفی ساڵیحە و ئافرەتانی سەحابی منداڵەکانیان ڕادەهێنا لەسەر ڕۆژووگرتن هەر لە تەمەنی بچووکیاندا تاکو پێ بگەن بۆ گەورەییان. ڕەبیعی کچی موعەویذ ئەفەرمێت ئێمە ڕۆژوومان دەگرت بە منداڵەکانمان و ئامرازی یاریکردنمان بۆیان دروست دەکرد لە خوری، جا ئەگەر یەکێکیان بگریایە ئەوانەمان پێدەدان تاکو کاتی شکاندنی دەهات. پێشەوە ئیبن حەجەر بە ڕەحمەت بێ ئەڵێت لە فەرمودەکەدا بەڵگەی ئەوەی تێدایە کە شەرعی وایە مناڵان ڕابهێنێن لەسەر ڕۆژووگرتن، چونکە هەر کەسێک لە هاوشێوەی ئەم تەمەنەدا بێت کە لە فەرمودەکەدا باس کراوە، ئەوە ئەو کارەیان لەگەڵیاندا ئەنجام داوە بۆ پەروەردەکردن بووە. کەوا بوو ئەی چی بوترێت بەرامبەر بەو ئافرەتەی کە بەرگری دەکەن لە منداڵەکانی لەسەر ڕۆژوو و زۆریان لێ دەکەن لەسەر ڕۆژوو نەگرتن و خواردن و خواردنەوەیان بۆ ئامادە دەکەن، لەگەڵ ئەوەشدا کە هەندێکیان گومانی ئەوەیان لێ دەکەن باڵغ بوو بێتن و گەیشت بێتنە تەمەنی تەکلیف. ئەم تڕاکە بە کۆتا هات. خوشکەکەم لە یادت نەچێت کە
خوشکەکەم بیر بکەرەوە لەوەی کە خوای پەروەردگار دەتبینێت و زانیاری هەیە بەوەی کە بە شاراوەی ئەنجامی دەدەن و بەوەش کە بە ئاشکرا و هەروەها زانیاری پەنهانی دڵەکان و شاراوەی کارەکان هەیە. ئەوەتە خوای گەورە دەفەرمێت ألم تر أن الله يعلم ما في السماوات وما في الأرض ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم ولا خمسة إلا هو سادسهم ولا أدنى من ذلك ولا أكثر إلا هو معهم أينما كانوا ثم ينبئهم بما عملوا يوم القيامة إن الله بكل شيء عليم. خوشی خۆم نەکەی مردن و ناڕەحەتی و ئازارەکانی و قەبر و تاریچەکەی و پردی سیڕات و توند و تیژەکەی و لێپرسینەوەی ڕۆژی دوایی و توندی و سەختیەکەی لایەت بکەی. خوای باڵا دەست ئەفەرمێت وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد. خوشکەکەم لەیادت بێت ڕۆژی دوایی ڕۆژی حەسرەت و پەشیمان بوونەوە یان ڕۆژی خۆشی و بەختەوەری لەبیرت بێت چی لەو ڕۆژەیە لە ناڕەحەتی و ناخۆشی و دژواری مناڵان سەریان سپی دەبێت بۆی و عەقلی پیر و گەنج دەبات و ناهێڵێت. خوای گەورە ئەفەرمێ يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. وخشككم ئەو ڕۆژەت لەیاد بێت کە نامەی کردەوەی تێدا پەخش دەکرێت و کەسانێک تێیدا نامەی کردەوەکانیان بەدەستی ڕاست وەردەگرن و کەسانێکیش نامەی کردەوەیان بەدەستی چەپ وەردەگرن. خوای گەورە دەفەرمێت يومئذ تعرضون لا تخفى منكم خافية فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه إني ظننت أني ملاق حسابيه فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية وأما من أوتي كتابه بشماله فيقول يا ليتني لم أوت كتابيه ولم أدر ما حسابيه يا ليتها كانت القاضية ما أغنى عني ماليه هلك عني سلطانيه خذوه فغلوه ثم الجحيم صلوه ثم في سلسلة درعها 70 ذراعا فاسلكوه. وەلەیادت بێت ئەو ڕۆژەی کە پەروەردگار لەبارەیەوە فەرموویەتی يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه والله رؤوف بالعباد. وبیر بکەرەوە
و بیر بکەرەوە خوشکەکەم خاوەن هزرەکەم لەو ڕۆژەی کە سەرپێچی کاران و تاوانباران تیایدا دەڵێن فعسى ربي أن يؤتيني خيرا من جنتك ويرسل عليها حسبانا من السماء فتصبح صعيدا زلقا یان لەو ڕۆژەی کە بێباوەڕان تیایدا دەڵێن إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. ئەم کتێبە بە کۆتا هات. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.